هۆکاری بەکارهێنانی مادی هۆشبەر با بڵێن بۆ چەند سێکتەرێکی ڕئیسی دەگەڕێتەوە. یەکێک لە گرنگترینیان نزمی ئاسی هۆشیاری کۆمەڵگا. نزمی ئاسی هۆشیاری کۆمەڵگا لەسەر ئاسی دنیادا بۆتە گرفتێکی ڕسمی، گرفتێکی سەرەکی، چونکە تاک پێی وایە کە بەکارهێنانی مادی هۆشبەر بۆ جۆرێک لە حەز و ئارەزوو تاقە و وزە و با بڵێن جوانی و کۆمەڵی ممارەسەی تر بیری دەکاتەوە بەکاری بێنن. بۆیە گرفتی گەورەی تاکی کۆمەڵگا ئێمە نەبوونی ئاسی هۆشیارێتی لە کوردستانی خۆمانە بۆ زۆری بەکارهێنان. خاڵی دووە بۆ بوونی بێکاری لە کوردستانە، بەداخەوە بۆکاری یەکێکە لە هۆکارانەی کە وای لە زۆربەی زۆری گەنجەکان کردو کە بەلاڕێدا بڕێن بچن بۆ خوب دەنە بەکارهێنانی مادی هۆشبەر، چونکە بێئیشی با بڵێن بێکاری یەکێکە لەو گرفتانە کە تاک نازانێت بکانی ئەوەندە بیر دەکات و نازانێت چکە بۆیە ناچار چیەکە ڕووەکاتە ئەم بابەتە. خەڵی سێممان ئێمە لە بەکارهێنانی مادی هۆشبەر ئەوانەی کە مادی هۆشبەر بەکاردێنن با بڵێن حەزێکی گەنجانەیە، هەرزەکارانەیە بۆ تاقیکردنەوەی با بڵێن چەند شتێکی سەرەتاییە. وا لەم گەنجەکە زۆر جارەیە پێی وایە کە دەتوانێت زۆر شتی بۆ بەدەست بێنێ، بەڵام کە چێتە ناو پرۆسەکە و کوڕکی بابەتەکە سێرەکە ئەو شتە نییە. بۆیە ئەم سێ هۆکارەوە هۆکاری ژینگەش هۆکارێکی بەهێزە و هۆکارێکی پاڵنەرێکی زۆر بەهێزە بۆ تاکەکە با بڵێن ناوەندی کارکردن یا ژینگەی با بڵێن شوێنەکانی تر سیرکەین، ژینگەی با بڵێن کارکردن و ناوەندەکانی تر. ئەمە هۆکارێکی زۆر بەهێزە بۆ ئەو تاکەوا لەو تاکە بکە کە کار ئاسانی بۆ بکات بۆ بەکارهێنانی مادی هۆشبەر. بەداخۆسە لە هەرێمی کوردستانی خۆمان هۆکارێکی تریشەیە زۆر بەهێزە کە ئێمە بیری لێ ناکەن و کە لە چوارچێوەی با بڵێن بێکاریە خۆی دەبینێتەوە. ئەویش وێ نەبوونی شێوازی کاتی زیایە و با بڵێن پێڕەوکردنی کاتی زیایە، چۆن ئێمە کاتێکی زیامانەیە چۆن بەڕێوە بەرین، چۆن ئیدارە و کاتە زیاد بگەین. بۆ بەداخەوە ئەمیش هۆکارێکی زۆر بەهێزە بۆ کەسانی کە مادی هۆشبەر بەکاردێنن. و هۆکارێکی تریشمانەیە بوونی هاوڕێی خراپ. بوونی هاوڕێی خراپ زۆربەی زۆری ئەوانەی کە من کارم لەگەڵا کردن و بینی من و با بڵێن لەگەڵیان نابووم، زۆربەی زۆرن ئەمەژە بۆ دەکەن کە ئەگەر هاوڕێکی خراپ نەبووە ئێمە تووشی ئەم بەسەرات و قوربەسەر و نەهامەتیە نەدەبووین. بۆیە هاوڕێی خراپ و ژینگە و جاژینگە هەموو جۆرە ژینگەکان، ژینگەی خێزانی، ژینگەی منتیقەی ناوچەکەی و بوونی بێکاری و نزمی ئاسی هۆشیاری، هەموو ئەمانە هۆکاری زۆر بەهێزن بۆ تاکانی کە وا لێ دەکات کە تووشی بەکارهێنانی مادی هۆشبەر بن. کۆمەلگایەک دروستێنین، کۆمەلگایەک بە تەواوەتی ناتەندروست، بە تەواوەتی ڕووخا و خێزانە بە تەواوەتی هەڵوەشا و تاکێکی بێ ئیرادە، کۆمەلگایەکی بێ ئیرادە، کۆمەلگایەکی دواکەوتوو، یعنی بە تەواویمانە کۆمەلگایەکی دواکەوتووە. چونکە هەموو ئەوانەی کە مادی هۆشبەر بەکاردێنن زۆربەی زۆریان خێزانەکانیان لەدەست دەدەن، زۆربەی زۆری ئیشەکەی لەدەست دەدا ئەگەر هەی بێ، زۆربەی زۆری معنەویات و بڕابوون و متمانەبوونی بەخۆی لەدەست دەدا. تۆ ئەگەر لەگەڵ تاکێکە بەم جۆرە مامەڵە بکەی ناتوانانی گۆڕانکاری لە کۆمەلگا دروستکەیت. بۆیە زیادبوونی ئەم ڕێژەیە واتە چی؟ دواکەوتنی ئەم کۆمەلگا، واتە لاوازبوونی ئەم کۆمەلگا، واتە بەرەو دواوبوونی ئەم کۆمەلگایە. ئەگەر کۆمەلگای کوردی حساب بکەین لە ئێستادا هەتا بڕا بەرەو لاوازیە ڕوا، چونکە تۆ تاکێک ناتوانانی بەرهەم بێنی کە خاوەن ئیرادە بێ لە شتی حەق بڵێ حەق، لە شتی نەحەق بڵێ نەحەق. بۆ لەبەرەوەی مادی هۆشبەر سروشتی وایە کەسی بەهێز، کەسی لاواز، کەسی بی ئیرادە دروست دەکات، کەسی یعنی کەسێک بەرهەم دێنێ یعنی هیچ کاتێ جورئەت ناکە بەتەنیا بچێتە شوێنێکیشەوە، جورئەت ناکە بە حیاتی دەنگی بەرز دەنگی نەخێر هەڵبڕێ. بۆیە کۆمەلگا بەرەو دواوە بە کۆمەلگا بەرەو شکزە بە هەوڵدان بۆ دەستکەوتنی ئەمانە با بڵێن لیژنەیەکی فراهەم و دروستکردنی سنتەرێکی با بڵێن بەهێز لەسەر ئاسیا هەرێمی کوردستانی خۆمانە کە بتوانین هەموو داتا ئامارەکانی تیا بێ بەرچاو ڕوومی سەبارەت بۆی ڕێژەی مادی هۆشبەر چەندێک کەمی کردووە، نەکەم ئامارە نافەرمیانێک کە کاڵ و کرد لێرە و لێوە چەندێکی باس دەکرێت. بۆیە ئێمە پێویستمان بەمەیە کە سنتەرێک دابدرێت، سنتەرێکی نێودەوڵەتی لەسەر ئاسیا هەرێمی کوردستانی خۆمان بۆ چارەسەرکردنی مادی هۆشبەر، بۆی هەر تاکێک بێ کاتێک ماڵی هۆشبەر زۆربەی زۆری ئەوانەی کە مادی هۆشبەر بکارن پەشیمانن و خێزانەکانیشیان مەبەستیان لە شوێنی چارەسەری کۆم، بەڵام شوێنێکی وامان نییە. چونکە تۆ کاتێک دڵنیا نەبی کە چێتە شوێنێک بۆ چارەسەرکردن لەوانەیە ڕوبەڕووی گرتن و سزا بێتەوە. بۆیە دروستکردنی ئەو سەنتەرە لە پێش هەموو شتێکانەوە و بەرزکردنی ئاسی هۆشیاری خێزانەکانی ئێمە.